شەڕ و لێکەوتە ئابوووریەکانی برینی قەیرانی شوێنی نیشتەجێبوونی قوڵتر کردووەتەوە. دوێنێ ئیلنا ئاژانسی هەواڵەی کاریێران لە راپۆرتێکی تێروتەسەلدا جارێکی دیکە پەردەی لەسەر ڕاستیکی تاڵڵادا کە ملوێنان بنەماڵەی ئێرانی هەموو ڕۆژێک ئەزموونی دەکەن. ئەم راپۆرتە باسی لە قەیرانی شوێنی نیشتەجێبوون کردووە کە ژیانی کرێنشینانی نوقمی هەژاری کردووە. راپۆرتەکە وێنەیەکی ڕوون لەو بنەماڵانە دەخاتە ڕوو کە هەموو ئەندامەکانیان کار دەکەن تەنیا بۆ ئەوەی بتوانن کرێی مانگانەی خانوو بدەن. ئەو بنەماڵانەی کە دوای دانی کرێی مانگێک هاوکات دەکەونە دڵڕاوچێ و خەمی دابینکردنی کرێی مانگی داهاتوویان. واقعەت ئەوەیە کە شەڕی ئەم دواییانە و لێکەوتە ئابوووریەکانی برینی قەیرانی نیشتەجێبوونی قوڵتر کردووەتەوە. پارەی پێشەکی خانوو ئێژیا بەرز بۆتەوە و چیتر جیاوازیەک لە نێوان گەڕەکە دەوڵەمەند و هەژارەکانی شارەکاندا نەماوە. لە هەموو شوێنێک نرخەکان کرێنشینانیان خستوەتە دۆخێکی کارەساتبارەوە. ئەمە لە کاتێکدایە کە بەشێکی زۆری هەر ئەم کرێنشینانە بەهۆی لێکەوتەکانی شەڕۆکارەکانیان لەدەستداوە یان حەقدەستەکانیان لەگەڵ خێرایی بەرزبوونەوەی هەڵاوسانی دوای شەڕیەک ناگرێتەوە. خاڵێکی جێگەی سەرنجی تر کە ئەم راپۆرتە تیشکی دەخاتە سەر ئەوەیە کە هەژاری تەنیا بەرۆکی کرێنشینانی نەگرتووە، بەشێک لە خاوەن خانووەکانیش خۆیان خاننشین یان پەکەوتن و کرێی خانوو تەنیا سەرچاوی داهاتیانە بۆ دابینکردنی تێچووی قورسی دەرمان یان بژێوی ژیانی منداڵە بێکارەکانیان. ئەم دۆخە نیشانی دەدات کە بەهۆی نەبوونی هیچ جۆرە پاڵپشتێکی کۆمەڵایەتی لەلایەن دەوڵەتەوە ئاسایشی دەرونی و ئابووری هەردوو لای ئەم پەیوەندیە لە ناوچووە و ئەوانی ڕوبەڕووی یەکتر کردوێتەوە. نە خاوەن خانوو نە کرێنشین هیچ کامیان تاوانباری سەرەکی ئەم کارەساتە نین، بەڵکو هەردوو لە قوربانی پێگاتەیەکن کە هیچ پەیوەندیەکی بەدابینکردنی شوێن نیشتەجێبوون بۆ هاوڵاتیانی نییە. بە پێی ئامارەکان زیاتر لە 8 ملیۆن بنەماڵەی ئێرانی لە هەبوونی یەکەی نیشتەجێبوون بێبەشن. ئەگەر پێوەرەکە بکەینە شوێنی نیشتەجێبوونی ئەمن و گونجاو، ئەو کات ئەو ژمارەیە ئێجگار زۆر زیاتر دەبێت و نزیکەی تەواوی بنەماڵە ئێرانیەکان بەدەر لە کەمینەیەکی دەوڵەمەند و بەرپرسانی حکومی دەگرێتەوە. لە دانیشتوانی پەراوێزی شارەکان و گەڕەکە کۆن و داڕماوەکانەوە بگرا تا دەگاتە نزیکەی 700,000 هاوسەری گەنج کە ساڵانە دێنە ڕیزی خوازیارانی خان و شوێنی نیشتەجێبوونەوە. قەیرانی نیشتەجێبوون دیاردەیەکی نوێ نییە، میراتێکە کە لە حکومەتی سەرمایەداری پەهلەویەوە بۆ کۆماری ئیسلامی گەیشتووە. بەڵام سروشتی سەرمایەدارانەی ڕژێمی نوێ بووەتە هۆی ئەوەی کە ئەم کێشەیە بەراورد بە سەردەمی پێش ساڵی 1350 تاوی زۆر قورستر ببێت. کۆماری ئیسلامی بە درێژایی تەمەنی خۆی بەردەوام بەڵێنی بنبڕکردنی کێشەی نیشتەجێبوونی داوە، بەڵام بەکردەوە خانووی گونجاوی تەنیا بۆ کەسانی سەر بە حکومەت و خاوەن سەرمایەکان دابین کردووە. ئەو گەڵاڵە و پرۆژانەی کە بۆچی نەمامداوەندەکانی کۆمەڵگە لە بەرچاو گیرابوون زۆربیان تووشی شکست بوون. نمونەیەکی ڕوونی ئەم شکستە بریتیە لە پرۆژەی مەسکەنی مێهێل، پرۆژەیەکی کە لە بری چارەسەرکردنی قەیرانەکە زەمینەی گەرمبوونی بازاڕی بورس و ڕاندخۆریەکی بەربڵاوی خۆش کرد و خۆی بووە هۆکارێک بۆ گرانتربوونی زیاتری خانوو. زۆربەی بنەماڵانەی کە بە پرۆپاگەندەی دەوڵەتی ئەم پرۆژەیە هەڵخەڵەتان ئێستا ڕوبەڕووی کێشەی زۆر گەورەتر بوونەتەوە. ئەوان بە فرۆشتنی دار و نەداریان و وەرگرتنی قەرز لە بانکەکان ملیۆنان تمەنیان ڕژاندە سەر ژماری ئەم پرۆژە دەوڵەتیە و ئێستا هەڵوەدان بۆ وەرگرتنەوەی ئەم پارانەی کە بەهای ڕاستەقینان لە بازاڕی ئەمڕۆدا ئێجگار زۆریش دابەزیوە. لە سیستەمی سەرمایەداری کۆماری ئیسلامیدا هاوشێوەی هەر سیستەمێکی سەرمایەداری تر شوێنی نیشتەجێبوون کاڵایەکە و وەبەرهێنان لەم بوارەدا پابەندە بە یاسای قازانج، نەک وەڵامدانەوە بە پێداویستی ڕاستەقینەی کۆمەڵگا. هیچ سیستەمێکی سەرمایەداری بەهۆی سروشتی چینایەتی خۆیەوە خانوو بە مەبەستی پڕکردنەوەی پێداویستی کەسانی بێ خانوو بەرهەم ناهێنێت. کۆماری ئیسلامیش وەک ڕژێمێکی سەرکوتگەر و لە خزمەت سەرمایەدا لە ڕێگەی دەوڵەت و دامەزراوە ئەمنیەکانیەوە سەرچاوەکانی سامانی کۆمەڵگەی قۆرەخ کردووە. لە هەمان کاتدا سیاسەتە ئابوووریەکانی خۆی لەسەر بنەمای ڕێنماییەکانی سندوقی نێودەوڵەتی پوڵ و یاساکانی بازاڕی ئازاد ڕێک دەخات. حکوومەتێکی ئاوا بە گەندەڵیەکی دامەزراوەیەوە کە هەر ڕۆژە و گۆشەیەکی ئاشکرا دەبێت بە هیچ شێوەیەک توانای چارەسەرکردنی قەیرانی نیشتەجێبوونی نییە. تا ئەو کاتەی سیستەمی سەرمایەداری بەردەوام بێت قەیرانی نیشتەجێبوون بە شێوەیەکی بنەڕەتی بەبێ چارەسەر دەمێنێتەوە. ئەزموونی مێژووی نیشانی داوە کە تەنیا خەباتی ڕێکخرا و یەکگرتووی کرێکاران و جەماوەری زەحمەتکێش و بێبەژە
کە دەتوانێت دەم کێشەیە چارەسەر بکات. ئەزمموی رووسیا دوای شۆڕشی ئۆکتۆبەر و هەروەها ئەزمموی وڵاتانی سکەندناڤیا لە سەردەمی دەوڵەتەکانی خۆشگوزەرانیدا شاهیدی ئەم ڕاستیەن. هەر کاتێک چینی کرێکار بە شێوەیەکی ڕێکخراو لە مەیدانی سیاسیدا ئامادە بوو بێت و لە پێناو ویست و داواکاریەکانی خۆی لەوانە شوێن نیشتەجێبوونی گونجاو خەباتی کردبێت، توانیوێتی دەوڵەتە سەرمایەدارە دەسەڵاتدارەکان ناچار بە پاشەکشە بکات. کەواتە هیچ بەڵێنێکی ڕیفۆرم خوازانە یان ئاڵوگۆڕێکی دەوڵەت لە چوارچێوەی هەر ئەم سیستەمەدا گرەی ئەم قەیرانە ناکاتەوە، تاکە ڕێگە بریتیە لە ڕێکخراوبوون و خەباتی یەکگرتوانەی چینی کرێکار و چین و توێژە بێبەشەکانی کۆمەڵگا. خەباتێکی کە دەبێت نەک تەنیا بۆ هەڵدەستی باشتر، بەڵکو بۆ مافی بنەڕەتی پەناگە و ژیانێکی ئینسانیش بێتە مەیدان.